بۆچی کورد لە هەڵبژاردنی ترامپ دەترسێ؟ ستاندەر شیکاریەکی کورد دەخاتە ڕوو. دوای ئەوەی ئەنجامەکانی سەرۆکایەتی ئەمریکا کۆتایی هاتوو، دۆناڵد ترامپ با سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا. زۆرێک لایەن و کەسایەتیە سیاسیەکانی کورد ترسیان لە هەڵبژاردنی ترامپ بۆ دروست بووە و بە پەیوەندیدار بە دۆزی کورد لە باشووری ڕۆژاوای کوردستان بە پێی شیکاری ستاندەر. دۆسیەی عێراق دۆسیەیەکی لاوەکیە لە بەرنامەی دۆناڵد ترامپ بۆ 4 ساڵی داهاتوو. ئەمەش ئەگەری ئەوەی هەیە کە مەترسی ئەوە دروست بێت لەو هەنگاوانەی کە لە ساڵی ڕابردوو بۆ کشانەوەی ئەمریکا لە عێراق دەستی پێکراوە. دۆناڵد ترامپ بڕیاری کشانەوەی هێزەکانی ئەمریکا بە تەواوەتی لە هێزەکانی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستانیش بدات، چونکە پێشتر لە کەمپینی هەڵبژاردن ڕاگەیاندبوو کە ئەوان بە خۆڕایی بەرگری لە هیچ وڵاتێک ناکەن. ئاوکات بەشێکی تری ترسیش پەیوەندی بە ڕۆژاوای کوردستان هەیە. بەو پێی لە کۆتایی ماوەی دەسەڵات لە خولی ڕابردوو، دۆناڵد ترامپ ڕێکەوتنێکی لەگەڵ تورکیا واژوو کرد کە بەهۆیەوە بەشێکی ڕۆژاوای کوردستان کەوتە دەست سوپای تورکیا و لە ژێر دەسەڵاتی ئیدارەی خۆسەرسەنگرایەوە. ئەمانە وای کردووە کورد مەترسی هەبێت کە داهاتوویەکی نادیار و مەترسیدار لە ژێر حکومڕانی دۆناڵد ترامپ چاوەڕێی بکات.